گرنگی ئەو باڵندانە لەوەدایە کە دەتوانێت هاوسەنگی ژینگەی لە ناوچەکەدا بپارێزێ. بۆ نمونە لە ڕووی ڕۆکەوە، لە ڕووی گواستنەوەی تۆوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، و لە ڕووی گواستنەوەی خۆراک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، و لە ڕێگەی پیتاندنی جۆری گوڵی ڕۆکەکان. جا ئەم ڕۆکانە جیا بێ، دەوەند بێ، درەخت بێ. جا ئەم درەختە بەردار بێ یا بێبەر بێ. بۆیە ئەمە ڕۆڵێکی گەورە دەبینێ لە جۆرا و جۆرکردنی ژینگە لە ناوچەکەدا، و توانیویشەتی ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە توانیوێتی ئەو هاوسەنگیە ئێمە بە چاو بیبینین، درکی بکەین کە لە نزیکەوە ئەم هاوسەنگەی هێشتۆتەوە. سەبارەت بە تایبەتمەندی باڵندەکان، بە تایبەتی لەبەرەوەی ڕانیە دەربەندی ڕانیەی لێیە و سەرچاوی ئاوی زۆری لێیە. زۆرترین ئەو باڵندانە دوو جۆر باڵندن. جۆرێکیان کە چۆلەکەکانن کە ئێمە تقریبی 28 جۆر چۆلەکەمان هەیە لە ناوچەکەدا. ئەم چۆلەکانە ئێمە جگەلەوەی مەوامانزانی هەر چۆلەکە پاساریمان هەیە، بەڵام هەر چۆلەکە پاساری نەبوو، بەڵکو تقریبی لە 14 تا 23 جۆر چۆلەکەمان هەیە کە لە ناوچەکەدا بڵاو بوونەتەوە. و جۆری دووەمیشان ئەو باڵندانن کە ماسی خۆرکەن، واتە ماسی دەخۆن و بێکڕکراگەکانیش دەخۆن، واتە لە کەمەر ئاوەکاندا نیشتەجێن و لە کەمەر ئاوەکاندا دەمێننەوە، کە ئەمەش زۆرترین ئەو جۆری باڵندانن کە لە ناوچەکەماندا بوونیانێ. ئەمیش هۆکارەکەی وەکو باسم کرد، چۆلەکەکان بەهۆی دار و درەختی زۆرەوە، و باڵندە ماسی خۆرکەکانیش بەهۆی ئەوەی کە ئاوی دەربەند و سەرچاوی ئاوی زۆرمان هەیە و مێرگی زۆرمان هەیە، ئەمە ژوای کردو خۆراکێکی باش بۆ ناوچەکە فەرامکە. و لەگەڵ ئەوەشدا حاجی لەقلەقەکان، حاجی لەقلەکەکانیش لەبەرەوەی ئێمە لە کانیماران ماری زۆری لێیە، بۆقی زۆری لێیە، ئەمە ژوای کردووە زۆرترین حاجی لەقلەق لە کاتی گەشتەکانیاندا لە ڕانێ بمێنەوە بۆ ماوەی 3 مانگ تا 6 مانگ لە ناوچەکەدا هێلانە دروستکەن و زاوزێ بکەن و دواتر کۆچە دوور و درێژەکەیان دەست پێ بکەن.